سڵاتان لێبێ بەڕێزان من لە یەکێک لە دوکانەکانی فرۆشی ئاردم ئاردێکێکە لەو شتانەی کە پەیوەندی بە قوتی و ژیانی هاوڵاتیانەوە هەیە لەسەر سفرەی هەموو ماڵێک ئەساسترین و سەرەکی ترین خواردن کە هەبێ ئارد و نانە دەمێ بەنامەیەم جارە لەگەڵ ئەو دوکاندارانەی کە ئارد فرۆشن قسە بکەم و ئەوان بدوێنم بزانم لە دوای ئەوەی کە نرخی دۆلار بەرز بۆتەوە و دینار دابەزی تا چەند کاریگەری هەبوو لەسەر نرخی ئارد و ئایا فرۆشی تا چەند کەم کردووە لە دوای ئەوەی ئەو قەیراندارایی کە بەرەوکی هەرێمی کوردستانی کردووە چەند ساڵێک ووە بە تایبەتریش دواتر کە نرخی دینار دابەزی دۆلار بەرز بۆ ئێوە لەگەڵمانە بن من ئەوانە دوێنم ئێوەش گوێبیست وەڵامەکانی ئەوان. کاک ساڵح ئەمەوێ لەسەر ئارد قسەم بۆ بکەی بزانم ئێوە چەند جۆر ئارد لێرە بەفرۆشن و خەڵکی ئێرە زۆرتر چی بەکار؟ وڵای وەک جۆرەکانی زۆرە تقریبان 4-5 جۆر هەیە تورکی هەیە ئێرانی هەیە ڕووسی هەیە گەرمی ڕووسی بێڵن ئاردی ناوخۆشی ترم بایعی و بازی ئاردی تری ناوخۆ ئەوەی کە گەرمی خۆمان گەرمی خۆمانەی هاڕن بەزەوەی خۆمان گەرمی خۆمان زۆربەی زۆری بۆ نان نابێت ئارەوەڵە هەر بە کیلۆکاری فرۆشین بازی با بۆ شفتە و بۆ کەباب و تێکەڵ ئەو شتانەیەکەن. کاک ساڵح ئەمانەی کە دادناوە ئەتوانین بۆم شەرحەکەی بزانین کامەیان خەڵک زیاتر بەکارێنێت چه جۆرێکە؟ حالن لێرە ئەمە 4 نوعی لێیە لەم 4 نوعیەوە ئێرانیە ئەمە تورکیە ئەمانە هەڵچراوە ئەمە سفری تورکیە ئەمە هەر سفری تورکیە ئەوە هەر تورکیە ئەمەیان بۆیشی حەلەویات وشتە بێ ئەویان بۆ هینەکەم بۆ نان بەکارێنێت ئەم سیانەوە هەمی بۆ نانە بێ بە زۆری ئەمانە بۆ نانن بەس لە ڕەنگا فەرقەکە ئیسا ئەمەیان زەرباوە ئەوە سپیە ئەوە تۆزێ بۆرترە وەسەتە. ئێستا ئەو کۆزانی نرخی دۆلار بەرز بۆتەوە دینار دابەزیوە تا چەند کاریگەری کردووە سەر نرخی ئارد کە نرخەکەی بەرزکات؟ وەڵاهی زۆر یعنی ئیسا ئەو فەردە 25 کیلویانە و سایمەمانە بە 12,000 و 12,000 ئیسا بە 16,000 هەموو فەردێکی 25 کیلۆی 3,000 زیاد چۆتە سەر 50 کیلوەکان هەیە 6,000 چۆتە سەر ئارەوەڵا ئیسا ئەو بیشترە تورکێمانە ومانە بە 27,000 ئیسا بە 34,000 کاریگەری هەبوو لەسەرەوەی خەڵک کەمتر بتوانێت با دڵنیایەوە وەڵاو سا کابرا هاو ئەیگو کاکە فەردێکی 50 کیلوین بەرێ ئیسا پارەکەی پێنیاڵە 25 کیلوێکم بەرێ یا 10 کیلو ئاردم بەرێ ئەیباتۆ بە کیلو ناتوانێت وەکوژان بە دڵنیاوەنە وڵا ناتوانێت توانایەوەی نەماوە باوەڕ بێ خەڵکی 4 کیلو ئاردەبا هەیە 5 کیلو ئاردەبا کۆزانین ئارد شتێکە ڕێک پەیوەندی بە قوتی هاوڵاتیەوە هەیە قوتی خەڵکەوەیە لەسەر سفرەی هەموو فەقیر و هەژار و بە دەوڵەمەندەوە پێویستی بە ئاردە حاڵەتمان هەبووە بێن نەتوان ئاردەکە بکڕن و بگەڕێن وەڵاهی بۆ کوردەکەی خۆمان تۆزێ بەس عربی تیا ئیسا حال لەم کۆڵانانە عربی تیا هەر کلێچین خانوگانش خەڵک لە ڕای خۆیان یە 2 کیلو ئاردەبا یاڵێ هێڵەکێ چەند کیلوێت 3 کیلو ئارد 4 کیلو ئاردەبا ئارەوڵای سە من معمیلمێ ڕۆژانەیە 2 کیلو 3 کیلو با توانایەوەی نییە توانایەوەی نییە بەیەکجار فەردی ئارکڕێ چەند بەخوای سەحانە 4 معمیلمێ لەم فەرعیان لەم فەرعی کانسکاران 2 کیلو 3 کیلو مناڵەکەش هێنێ لە خۆی لە ڕووی نایە ئارەوەڵا چەند هەزار چۆتە سەری لە هەر فەردەیەەکە بۆن من تورکیەکە چەندێک چۆتە سەری ئێرانەکە چەندێک 8,000 چۆتە سەری هەیە 6,000 چۆتە سەری ئاوە بەڵ هەر فەردەیەک چەند کیلوەیە؟ 50 باشە لەم مدەیەکە نرخی دۆلار بەرز بۆ و دیناری خۆمان دابەزی کاریگەری لەسەرەوە هەبوو خەڵک نەتوانێت وەکو جاران ئارد بکرێت چونکە ئارد قوتە و پەیوەندی بە سفرەی هەموو خەڵکەوە دەبان بەس خەڵکی خۆشمان زۆری نان ناکە هەر لە بازار ڕێکرد لە سا هەشتای لە بازار ڕێکرد ئەوانەی بازارش خۆرە بێ لە ئاردەکە دەبان فرۆشتان بە ئەو شوێنانی کە نانەکەن کەمی کردووە بەراود بە پێشوو بەڵ دوایەوەی نرخەکە زۆریش چۆنە بۆنم ناتوانین ڕێژەیەکم پێ بڵێ جاران نانوایە کاتۆ ئەوەنە فەردەی بردووە ئێستا ئاوا دابەزیەوە بۆ ڕێژە نانەوە بۆ مەسەلا ڕۆژێ 3,000-4,000 نانی سەرف کردووە ئەوی سامەی دراوسێمان ڕۆژە 2,000 سەرف ناکە دابەزیەوە بۆ نیوە هەرەوەڵە ئەمە لە دوایەوەی نرخی دۆلار وای لێ هات بەڵێ گورە ناوەڵە هەر 4-5 ساڵ هەروە بازارەکە ڕوە هەرەوەڵە ئەو نەوعێتانە ینی شیرینی و حەلویات ئەوانشی لێ دروستەکرێ ڕێژەی کڕینی ئەوانش لێەوە دابەزیوە شیرینەکانتوانێت تابعاً هەمووی دابەزی و
کاک مستەفا سڵاوت لێ بێ زۆر بەخێر بێ کەسەکەم بەخێر بێبرا لە دوای ئەوەی نرخی دینار و دۆلار گۆڕانکاری بەسەرهاتوو تا چەند کاریگەری هەبووە لەسەر ئیشەکەیەوە کە نانە و پەیوەندی بە قوت و ژیانی هاوڵاتیانەوە بەتاچین ئیشەکەی ئێمە ئەمڕۆ دوو شت کوشتێتی یەکەم بێ بازاڕی بێ ئیشی دوێمیش گرانی ئیشەهینە زۆر باشە ئێستا نرخی ئارد و نرخی غازیش کەەوە بەدەوام غاستان پێویستە بەرز بۆتەوە ئەمە وای نەکردووە کە زەرە لێوە زەرەکە بەشمان کردو لەگەڵ هاوڵاتیە بەشمان چۆنیان ئێمە جاران گونکەکانمان گەورەتر بوو تا ئارد هەرزان بوو ئێستا کە ئاردگرام وە گونکمان بچوو کردێتەوە باشە بەڵام هەر ژمارەی نانەکان هەشدان بە هزارە وایە ینی ژمارەکانە گۆڕاوە بەس نانەکە بچووکراوە ئەگەر لێشی بیتۆ ژمارەکە بووە بە حەوت بەرز بەم شێوەیە دەرمان بڕیوە هەموو گونچێک 10 غرام 15 غرامی لێ بێتەوە 10 غرام تا 15 غرام بچووک بوو زەغڵام بڵێ ئەگەر لێکی بیتەوە حەونانەکە ئەمە وەکو حاڵەت هەمان بووە خەڵکێک بێت داوینان لێوە بکات ینی لەبەر نرخ نتوانێت بیکڕیان نتوانێت بەشی پێویستی خۆی بێت کەم بۆ تۆ زۆر کەم بۆ تۆ سامن لێرە ئەم سەرجادەیە دوکانمەیە کۆمەڵی مشتری هەما بوو ئێواران بای دوو بای سێ بەم عەدەلیە هاتن ئێستا بووە بە 1000 بووە بە 750 زۆر فەرقی ڕێژەی ڕۆژانەتان دابەزیوە ینی بە ڕێژەیەک پێم بڵێ لەوەنەوە بۆەوە دابەزی من خۆم لێرە تقریبا 1300 ناندا بەزیوم 1400 تا 1000 بەزیوم ئەرەوەڵا بڵێ پێش ئەم وەزع باش ئیش باش کاسپی باش بەڵام ئێستا زۆر دابەزیوە جگە لەوە فەرمەوە نانەی لێدە جگە لەوە ئێستا غازیش پێم وایە ئەم مدەی پێشۆم دو سێ مانگی پێشەوەی 1000 و تقریبا 1500 چۆ دەستەر غازی 1000 دینا بەرزی کردو سێرم لێدە غازەکەی خۆمانە ئەوەی لاقی بە دۆلارەوە نییە سەیرم لەوە دێ بۆچی بەرز بۆ غاز بەڵام ئێمە هەوڵماندا ئیشێکمان بۆ بکەن کەچی هیچ کەس گوێ لێ نەگرتین کەس نەهاو بەدەممانەوە ئەم گۆڕانکاری لە نرخە کە دەبینین دۆلار بەرز بۆتەوە دینار دابەزیوە تەمەەن تۆ دەزانی یەکسەر کاریگەری هەبوو لەسەر شێوازی ئیشکردنی تۆ گونکەکان دەڵێن بچووک بۆتەوە بە براوت بەجارە بەڵێ بچووک بۆتەوە تۆ چۆن نتوانانی ئەو قیاسە وەرگریتە کەمتر لە جاران گونکەکەوا لێ ئمە قیاسەکە بەدەستی خۆمان ناتوانین چۆنمان بێ ئەوەی بڕێن چەندمان بێ ئەوەی بڕێن بە ڕێژە توانی پێم بڵێ جاران ڕۆژانە چەند گونکت بڕێەوە ئیسا بۆتە چەند بەڵێ جاران 1600 مانە بڕی بەڵێ 1900مانە بڕێ بەڵام ئێستا تانی ڕۆژ ئێستا نا 1200 ئاوای تقریبا 700 تا 800 گونگەم بەڵێ لە تاقێکات بەڵێ تانی ئۆڕۆ باشە بەڵام ڕێژەی نانەکار هەشت بە هزارە وەکو ژمارە دانە بەزیێ بەس گونکەکەی بشوک گونکەکە بەڵێ 10 تا 15 غەراممان لێ کردوێتەوە جگەلەوە ئێستا نرخی غازیش تا ڕادێک بەرز بۆتەوە 1000 دیناری چۆتە سەر ئەمە زیانی نەداوە لە ئێوە بۆ ژیان ڕۆژانێت زۆریش نەکەم چ لە ئارد چ لە غاز لە ڕۆژێکەوە چەند غاز بەکات ئێمە سیان بۆ 4 بەکارێنی بەڵێ جگەلەوە کە بەهای ئاردەکەش بەرز بۆتەوە بەڵام ئێوەش فرۆشەکەتان بە دینار بەڵێ ئارد بەرز بۆتەوە ئارد بۆ بە دۆلار ئارد بۆ بە 32 بە 33 ئەمە جاران بە 23 و 24 نهایەتی 25 بوو بەستا 6000 تا 7000 ئارد چۆتە سەری بە سعرەی دۆلاریش پێمانە فرۆشن سعرەی دۆلارەوە ڕۆژێ ئەگەر گەڵا بەرز بێتەوە ئارد زیاتر بەرزە بێتەوە قورآن هەر زۆر شت گران بوو لە بازارە بەعام شت گران بۆ شتەکانی ئێمەش بەعام چۆتە سەری هە لە شەکر و زەیتەوە بەڵام قەناعەتکە خەڵکەکە قەناعەتی وایە سایت ئێمە 500 ناچولەی کردومانە سەری کارتۆنە زەیت 20000 چۆتە سەری خەڵکەکە وای لێ هاتووە قەناعەت بە ئێمەش ناکەن ئەڵێ گەڵایەک 20000 چۆتە سەری بۆ ئێوە تەنێ ئێوەش ئارد بەکاردێنین تەبان بۆش تەمان ئارد زەیت شەکر ئەو سیانەیە ما بەکارێنی ئێستا من یەکێک لە ئارد فرۆشەکان وەرگرت باسیەوە کرد کە فەردەی وای هەیە نزیکەی 6000 وایە 4000 چۆتە سەری بە تێکڕا لە هەر فەردە ئاردەکە ئەمە ڕاستەوخۆ دەبێت نرخەکانی ئێوەش بەرز کاتە بەتەشید بە تایبەتی زەربەی ئێمەوە گەڵا گرانی لە بازارەکە گەڵا گران بۆ بە تایبەتی ئەوانەی ئیشی شیرینیەکەن هەر زۆر زەربەیەکی گەوری لێمەوە لە مەسلەی ئاردەکە و نرخەکە ئێستا نرخی سوتەمەنیش تا ڕادەیەک بەرز بۆتەوە بۆ نمونە غاز 1000 چۆتە سەری ئەوە بنزین تا ڕادێک بۆش بەرەو بەرزبوونەوە چێت ئەمانش دیسان خۆکاریگەری هەر دەبێتەوە لەسەر زۆری بۆ بە تایبەتی بۆ ئیشی ئێمە هەر
لەوانەیە بڵام هەر زۆر تەسیری هەیە بۆ ئێمە جا نازانم وای لێ هاتووە بەڕاستی خەریکە وای لێ ئیشەکەت زۆر ناخۆشە بێت حاڵەتمان هەبوو ئەوە خەڵک بۆ نمونە بێت نەتوانێت بیکرێت و بگەڕێت بە تەشی زۆریش هەیە هەڵە بۆ وای لێ هاتووە هەڵم وەڵی بۆ خۆ لە بازاڕی ئەگەر لا هەن نەبێت خۆت زەید بەکارێنی لە ماڵەوە بزانە کارتۆنە زەی چۆن چەندە چۆتە سەری یان فەردێشەکە چەندە چۆتە سەری ئەتوانی وەکو ڕێژە شتێکم پێ بڵێ بۆ نمونە ڕۆژانە جاران چەندتان فرۆشتۆی سا دابەزیەوە بۆ چەند وڵی بە تەشید ئەگەر دیم بێ لەوانەیە بڵم ڕۆژانە ئەگەر بای 100,000 ما فرۆشت بێ ئێستا گەشتمەتەوە قەنعاتە لەوانەیە بای 50,000 نیوانی دابەزیش نیوانی و نرخەکەی بە تەشین نیوانی دابەزی پێگەی بەس وەکارەکەشی بەس گران بوونی شتەکانە خەڵکیش پارەی پێ نییە ئەمە کێشەکەمان لەبەرەوەی ینی کاتی موتە دیاریکرانی ڕەنگە خەڵک تا ڕادێک بترسێ لەوەی پارەسەر بەتەشی هەر سۆری دەترسی هەر کەس پارەش ناخواسە لە بازارە کوا کێ پارە سەرفەکە بە تایبەتی لە ئێستاە جگە لە ئارد کە پەیوەندیدارە بە سفرەی هەموو ماڵەکانەوە یەکێکی تر لەو شتانی کە کاریگەری هەبوو بۆ سەر نرخەکەی و ڕێژەی فرۆشی کەم کردو ئەو شوێنانن کە شیرینی دروستەکەن وەکو لێرەی بینن چونکە شیرینی ڕاستەوخۆ پەیوەندیدارە بە ئارد و بە بەکارێنانی سوتەمەنیەوە کە وەکو وەزانی ئێستا چەند مانگێکە نرخی غازیش 1000 دینار چۆتە سەری وە سوتەمەنیەکانی تیژ وردەوردە بەرەو گرابوونەڕوە ئەم شوێنانی کە شیرینی دروستەکە ئەمانیش بە هەمان شێوە ئارد بەکارێنن و وەکو خۆیان باسیەکەن نرخەکان لەسەر ئەمانش گران بۆ ئەمانش مەجبورن کەمێک نرخ بەرزکەنەوە کە ئەو خۆیان لە دەسەڵاتی ئێمە نییە چونکە نرخەکە لە ئەساسەوە نرخی دۆلار کە بەرز بۆتەوە دینار دابەزیەوە و سوتەمەنی گران بووە ئەمانیش مەجبورن بەشێک لەو نرخە بەرزکەنەوە ئێمە بەردەوامە بین بەڵام بەچینی لای ناوبڕێک و گەڕێنەوە لاچە. لە دوای ناوبڕەکەەوە سلااوان لێبێ بۆ بەنامەیەم جارم دەمەوێت باز لە ئارد و ئەو مەوادە غەزایانە بکەین کە پەیوەندیدارە بە سفرەی هەموو هاوڵاتیەکەوە هەموو خەڵکەوە کە ڕۆژانە پێویستێتی دەمەوێت بزانم قەیرانی دارایی و بەرزبوونەوەی نرخی دۆلار و دابەزینی دینار تا چەند کاریگەری هەبوو لەسەر ئارد و دەزانین ئارد شتێکە بە بەردەوامی مرۆڤ پێویستی پێێتی و لە ئێستەیشە کە نرخی ئارد بەرز بۆتەوە جگەلەوەی کە غازیش تا ڕادەیەک نرخی 1000 دینارێک چۆتە سەری بزانین تا چەند کاریگەری هەبووە لەسەری و ئەو شتانەیشی بۆ نمونە شیرینی یاخوددانەوەکانن تا چەند کاریگەری هەبوو لەسەر فرۆش و ئەو نرخانی کە ئەوان ئێستا پێی دەفرۆشن. دۆلار بەرز بۆ تۆ دینار دابەزیەوە کاریگەری هەبوو لەسەر نرخی ئارد کە پەیوەندی بە قوتی خەڵک و سفرەی خەڵکەوە بەخوا ئاردەکە بە کەمی بەس زەیت و ڕۆن تۆزێ لە حسابی دۆلارەکە بەرز بۆتەوە زەیت و ڕۆن بەرز ئارەوەڵا ئەدینا ئاردەکە هەروکو خۆی وایە تەقیسای ئەمام ئاردە لە هەرزانی شەهرەمانە بە 50 ئەو 25 سارە هەر ئێستا شەروایە ئەوە چ جۆرێکە تورکیەوە تورکیە سارای پێڕێ جاران بە چەند بوو ئێستا بەچەند جاران لە دەوری 14 و 14 سیانزە بە ئێستا لە دەوری 15 یانی 1000 دینارێک شو دەفەرقی ئەم جۆران هەزار نەنە هەمووی بەعام ئێستا ئێرانی و سارا و ئەوانە کە نانی لێبێت هەمووی 1000 دینارێک شو دەسەر بەگشتی کە باست کرد ڕۆن و زەیت و ئەوانەیش تا ڕادەیەک خەڵک بابڵی نرخەکە زیادی کردو وەڵا ڕۆن و زەیت هەمانە بۆ خەڵک بێت بێوی بکرێت نەتوانێت بەهۆی نرخەکەەوە بگەڕێتەوە وەڵای کڕین نەبووە هەر خەڵکی کڕێ بە ئێستا ئەم تەنەگە وردانە باشە سەرپە بێت لە تەنەگەی گەورە بۆچی پەیوەندی بە چیەوە ئێستا مەسەلا ئەوە بڵێ بە 11,000 گەورەکە بە 22 ئەتوانێت یانزەکە بکرێت ناتوانێت 22کە بکرێت ئەی کەمترە پارەکەی ئەوەی لەبەروی هەرزانتر ئەوە هەرەوەڵا کە پارەی پێ نییە لەبەرەوەی کە پارەی پێ نییە خەڵک هەتا کەم بێت پارەکەش کەمترە بێت بەدەگە تەنەگەی گەورە بەرێ پارەی پێ نامێنێ ئەو حسابەکە وەڵی کاگە ئێستا بە عام کە ئەو شتەیش کە گران بووە ئێمەش بازارمان نەما بازار ئێوەش دابەزیەوە هەر کەس پارەی پێ نییە کاک پارە بەچی با قۆران جاری وایە کابرایە قوتوێت دۆشاوی نیکیلۆ یەکڕێت پارەی پێ نییە یانێ ئەو شتا وشکانە نیکیلۆ باسۆلیاکرێت نیکیلۆ نیسکە کرێت کەس پارەی پێ نییە بیکڕێن بەس بە ڕێژەی کەم خواردن هەرە بێ بکڕێت
ئەگە چووە 2000 قەرز لە برادێ لە دراوسەیەک خۆم بێبرسی نامێنێتەوە ئەبێ شتیار بکڕێ بەزیتر لە کەم و لە زۆر گەورە ناکرێ بچووکە کڕێبەوە. مەکە ئاماوەی تقریبان 12 ساڵە لەو سلێمانی ئیش دەکەم ئەو کاتکە هاتی نێرەمە و شیرنیەمان کە دروست دەکرد هەر بە شێری خۆمان دەماندا بە 3000 دینار هەر کیلۆ بە سێ بوو ئەلهانی شێر دەیدەین بە سێ بەس دەو ماوەی دووسێ مانگەیدا کە دینار دابەزی و دلار چۆتە سەریە تەعسیری زۆر لەسەر بازارەکەیمە هەبووە ماوەیەک بوو مەسەلەن زەلامێکی کرێکار بوو دەرچێتەوە ماڵ کژ و مناڵی خۆی دەهاتێک و داهادا کیلۆیەکم لەو شیرنیە بدەی هەردەغڵ دایش و شەو دەگەڵ ماڵ منداڵەکەم بیخۆین ئەلمان زەلامە دێتەوە لای من دەڵاغەبای 1000 دینارم دەیە من ئەو کەمی کەمەتوانێ بکرێت لە ژار ئەوەیەدی هەر شتەکە بۆ هەمومانە نەبەس بۆ شیرینی ئارتفرۆشکی ئاردەکەی دەکرێت بە گران دەکرێت بە تەبیعەت بە گرانیش دەیدا بەمە بەس وەلی زمانێکمە دەمانێت شتەکەی ڕوبێ گراکەی خەڵک هەموو سکاڵامانەکە مشکاتمان دەکات ڵا جێنەنگ و بۆ شتێ لەسەر مەگران دەکەن دەڕالێک ئێمە گرانی ناکەین هەریم خۆ جوازۆ ناگادارە ئەو شتە بە گران دێتێنەوە ئێرە مەش مەزبورین بە گران بیکڕین دەنا ئەمە سایمان کردو دەو ماوەیدا کێشتەکەش گران بوو حیز بەس بەرزبوونەوەی نرخێکمان نەبیە ئەوە وەکو خۆتان وەکو دوکانی خۆتان هەر کیلۆکە بە 3000 هەر بەسێ هەم لێرە بە سێدەی هەم لەسەر عەرەبانەکەی باشە ئەدی ئەمە کاریگەری نەبوو لەسەرەوەی با بڵێن قازانجی ڕۆژانەتان تۆ ماڵ و منداڵت هەیە ئەو کەسانی کە لێرە ماڵ و منداڵیان هەیە قازانجی ڕۆژانەتان کەم بێتەوە بەخوای تەعسیری زۆر لەسەر هەبوو زۆر یعنی مەکە العامەسە نەفرێکمان هەردەگرن بۆم دوکانەکە بێ لەسەر ئەو دوکانە بێ خۆمان ناتوانین بەزە توانین فرای دروستکردن کەوین کە جاران دەمانگر 25000 دینارمان دەدایە ڕۆژانە یا 20000مان دەدا بەخوا الحەم بە 10000 دەیگرین لەبەرەوەی کە فرۆشەکەمان هاتوتە خوارە تەعسیری زۆر لەسەر بووە ئەمە شتەکەمان خرا نەکردووە ئەو زەمان کە هێلکەمان دەکرێت بە 25000 دینار دەکەن بە 6000 دینار ئەو هێلکەی خۆمانی هەر لێ دێن بۆی کە تامی شتەکەمان نەگۆڕێ هێلکەش دیسان چۆتە سەر ئێستا چۆتەوە سەر دەوروبەی 10000 دینار بەرز بۆتەوە هەر کارتوێنی جگە لە بابڵین ئارد و نرخی دۆلارەوانە کە باسمان کرد سوتەمەنیش تا ڕادەیە گران بۆ ڕەنگەیەوەش غاز بەکاربێن غازیش ئەوە چەند مانگێکە 1000 دینار ئەویش گران بۆ لەسەر ڵا نزیک بە 2000 دینار گران بوو چەند مانگەی لێرە وڵان نزیک بە 2500 دینار گران بوو بەزەمە ئەوانەمان نەکردوێتە ئەو شێوەیە کە بتوانێت تەعسیل لەسەر نرخەکەماندانە مە ئەو شتەی خۆمان بە هەمان تامی جاران بە هەمان شتە جوانەکەی جاران تەعویلی خەڵکەکە دەدەین وەلی باوەڕ ناکەمە بتوانین تا ڕوبێکی جوان بە خۆمان زیادی بکەن لەسەرەوەی شتانی کە باست کرد حاڵەتمان نەبوو خەڵک بێ داوای شیرین کا لە بەر نرخ نەتوانێت وەکو پێویست بیکڕێ یاخود بگەڕێتەوە داوای بکە نەتوانێت بیکە باڵێ زۆر هەبوو من جاران دەڕۆشمە دەرێ خۆم عەرەبانەم دەدەکرد 50 کیلۆ تا 6 کیلۆ شیرین دەفرۆش بەخوا العاوەرە سەیری دەفتەرەکەمان کە ینی 20 کیلۆ 15 کیلۆ من دەفرۆشم کاتێک کە من یەک مانگەم تەوا دەبێت دەمسمەوە دیوی خۆم جاران دەڕۆشمەوە 6 گەڵا 7 گەڵام پێ بوو بەخوا عسێ گەڵا بە زۆری دەتوانم بەرمەوە فقط تەعسیریشی ئەوەیە شتەکە لەسەرمە گران بوو خەڵک توانایی وای نییە بێ شتەکەی بکرێ دەشکڕێ ها ناڵم ناکرێ خەڵکەکە شتەکەی دەکرێت بەس وەک جاران کە بە چیلۆ دەیکرێ ئەلحەمدی بە 1000 دەکرێت بەخوای هەبوو باتوو بای 250 دینار نەیتوانیەوە بۆ مناڵەکەی بکرێت نەیتوانیەوە بەخوای دەڵام ئەوە دوو دەنگ یا سێ دەنگ بە ڕۆبێکە دەڵا بەخوای گرانە کاکە دەم بەخوای میش ئەوەندە دەتوانم بیدەم بەس لەوەی زیاتر بیدەم بەخوای خۆشمەوە دەبێت تووشی زەرەروانی دەبم دەنا هەبوو زۆر کەسە بۆ ئاوە هاتۆ شتەکەی بەس پرسیار کردووە وەلی توانایی نەبوو بیکرێ مناڵ گریاوە لەسەر زوەکە گریاوە لێ بەخوای نەیتوانێت بۆی بکرێ ئەوە تەعسیری زۆر هەبوو لەسەر شتەکانی بە بۆ هەموو شتەکان وایە بەس بۆ منە لای من عەرەبانێتی ڕادەوەسی وەکو تەماتە دەفرۆشێ وەکو شتیتر دەفرۆشێ بەخوای کە جاران دەیکوت مەسەلەن دەچوو 2 کیلۆ 3 کیلۆ دەکرێ عام بە کیلۆ دەباتەوە تەعسیری زۆر بووە باسم بۆ بکە خەڵکی ئێرە چ جۆرە ئاردێک زیاتر بەکارێنێ بۆ نا خەڵکی ئێرە هەموو هەر کەسە و بەنیسبەتی خۆی فێربوون بە ئاردەکەی چ ڕێژەیەک زیاتر ئادی تووشی بەکارێنی بەڵێ بۆ کۆزانین ئەمەی تورکیەکە کە لە وڵاتانەوێنێت بە دۆلارێک کڕن نرخی دۆلارش بەرز بۆتەوە دینار دابەزیوە ئەمە تا چەند کاریگەری هەبوو کەەوەی نرخی ئارد بەرز کاتەوە زۆر نییە پەردەی 2000 دیناری چۆتە سەر 1500 دینار تا 2000 زیاتر نییە 2000 تا 1000 بەڵێ ئەی لە جۆرەکانی تر بۆ منە ئێرانیەکە یان ئەو جۆرانی کە لە بەغداوە ئەمانش نرخ زیادی کردو بەڵێ هەر هەموو فەردارێک 2000 دینار چۆتە سەر 1500 تا 2000 بەڵام موادیکە گران بووە وەکو شەکر بەدێ شەکر 15000 فەرقە چۆتە سەری وەکو 15000 چۆتە سەر وەکو زەیت 15000 چۆتە سەر یەک فەرد شەکر بەڵێ ئێستا بە 42000 کاتە بە 43 ئێستا ئەو کاتە بە 32000 بوو چۆتە سەری وەکو ئەوەن زەیت زۆر چۆتە سەری موادی زەیت زەیتی بڵێن ڕۆنی زەیت بە 20000 بوو بە 20000 بوو ئێستا بە 42000
ینی دوو بەرامبەر زیادی بەڵێ دوو بەرامبەر زیادی کردو ئەوە زیادی کردو وەکو ئارد هیچ زیادی نەکردو و 1500 بەڵێ زۆر کەمە ئەمە کاریگەری هەبوو لەوەی خەڵک بکشێتەوە لە کڕینیان کەمتر لە جاران شت بکرێت چۆن ناتوانێت بۆستێت هیچ بەی شێوەیە وەستانن بۆ موادی غەزایی نییە قەزمەوەی ڕێژەکەی سەبوون منە جاران لە مانگێکە یان لە هەفتەیەکە چەند کارتۆن زەیتت فرۆشت بێ ئێستا خەڵکەکە کە گران بووە دابەزی بێ شوان دابەزیمە خۆی بینێ لە بەرۆ گرانە دوو جارێ بەرامبەر خۆی گران بووە ئەو کاتە بە 20,000 بێسە بە 1,000 تەبەنەوە سێ بازارەوە سێنێ لە بەرۆ گران بوو ئەی لە ئاردەکە لە ئاردەکەی سەردابەزی و ئاردەکەی فەرقێکی نەکردو هیچ فەرقی نییە هیچ بێشێ حاڵەتمان نەبوو خەڵک بێت لە بازار بێشت بکڕیان جەناب دوکانداری و ڕەنگە حاڵە زۆر ببینی خەڵکە بۆ بێت نەتوانێت بۆی نرخەوە کەلوپەلەکە بکرێت بگەڕێتەوە بەس هەواڵی خەڵک بێپارەیە بەڵێ خەڵک بێپارەیە زۆریش پڕ کردووە لەوەیە خەڵکی کورد پارەی کەم پێمەوە لە کاتی دانی موچە هەستەکەن حاڵەتی کڕین زیاد وڵی بازار لە کاتی موچە زۆر پڕکات لە کاتی موچە بازار گەرموگوڕی پێوە دیارە بەڵێ ئەو شوێنانی کە شیرینی دروستەکەن بۆ نمونێ ئەو شوێنانی حەلیوات دروستەکەن ئەوانی ڕەنگە زۆربەی شتەکان لای ئێوە بکرن کڕینی ئەوانی سەرکەمی کردو ئایتەوان ئەوان زیاتر لە هەموو شتێک فەرقی کردووە ئەوان موادەکان گران بووە لە بەرۆ کەمتر بەڵێ هەموو غاز گران بووە هەموو موادەکانیان بە تایبەتکاری گران بوو بە تایبەتی شیرینی گران بوو ئەوان شتەکانە زۆر گران نانەواکان کە نانەوەکانی فەرقی کێرتووی نییە پرديات 2000 فرق دوشي فرق بينك والله طبعا سعره كان بعام فرقي كرت فرقي كردو زورج لبرويتو جاران ديما قلايا قرا بصو تقريبا 25000 يسا بصو 45 ونيو 46 قراتو اماش فرد عادك كان قرا تقريبا بس لسعر دولار هم فرد عاد 3000 ونيو شو ده سرو 3000 ونيو بو 4000 بس بنرخي دولار بس بي فرق بين دولار ودينار لەوە لە چی تریشا زیاد لەوەش لەم دەیە وەکو لە دۆلارەکە شاوای لێ هاو ئارد و ئاردەکە خۆی لە شوێنی خۆی بڵێن گران بوو گەنم بەعام لە بازاری عالەمیا گران بوو ئاردەکەش تقریبان تەنی $30 بۆ $35 بەعام چۆ دەسەرەوە بەڵێ باشە ئەمە وەکو ڕێژە جەنابەت کە لە ناو دوکانەکەمونم شوێنی ئیشەکەی ڕێژەیەکت لایە بابڵین مانگەکانی پێش و پێشەوەی $، ئاوا بەرز بێتەوە فرۆشتان چەند بۆ ئێستا بۆ چەند دابەزی وڵاو کاتێت ڕێژێکی سابت نییە بڵێ ئەوە بەس تقریبان فەرقی کردووە یعنی حسابکە لە 125 فرۆش تۆزە دابەزی باشە حاڵەتمانەوە هەبووە خەڵک مانی داوای هاوکاری بکەیان بێت نەتوانێت ئاردەکە بکرێت زۆر هەیە بەخۆ هاتوو پارەی یەک دەبەزەیتی پێ نەبووە یەک دەبەزەیت ڕۆژانە ئێمە لەسەر ڕێگایانی تر هەیە داماوەی بەختوێ دۆشە ئاسی ژیانیاندا گەر حسابیەوە کەین خەڵک زۆر لە ئاسێکی زۆر خراپە لەو حاڵەتانەی کە سەری مانگ دێ یان کە موچە دێ هەستەکەن کە خەڵک یەکسەر بێت بتوانن ئاردەکە بکڕیان مادە غەزایەکە بکرێن فەرقەکە بڵێ کاتێک خەڵک پارەی پێ بێ یەکسەر دێت پێ بێ بڵێن ئەو کاتێک کە هەیە دەبێت زەی دەکرێت کە پاماشکەوەرەگرێ و کاتێک کارتۆنێکەکڕێت یا یەک دۆشاوێکەکرێ و کاتێ 4-5 دانە بەسەرێکە ینی چۆن ئەڵێت دابینی مانگەکە بۆ ماڵی خۆیان شتەکان دابینەکە بە یەکجار بەس ئێستا دەبێت زەیت کابرا بە زۆر ینی 2000 پێڵەس دەبێت چۆ دە 2000 و ڕقێ 2000 یعنی بە زەختی خۆی بەخوا پێڵست ئازیزانەوەی کە بینیتان ئەو دوکاندارانە بوون کە ڕاستەوخۆ ئیشەکان پەیوەندی بە ئارد و بەو شتانەوە بوو کە لە ئاردەوە بەرهەمێنێت بۆ نمونە شیرینیەکان بۆ دوکانانەی کە ئارد و موادی غەزایە فرۆشن بەگشتی باسی ئەویان کرد کە لەبەر گرانبوونی نرخی دۆلار و دابەزینی دینار ئەو موادانەی کە لە دەرەوە هاوردەکرێن بۆ نمونە ئاردی تورکیا یاخود ئاردی ئێرانیە نرخەکەی بەرز بۆتەوە ئەمانیش مەجبورن بە گرانتر بفرۆشن ئەمە جگەلەوەی ئەو دوکانانەی کە شیرینی بوون باسییان لەوە کرد نرخی سوتەمەنیش کە غاز ئێستا بەرز بۆتەوە و وای کردووە ئەمانیش ینی لەسەریان گرانتر بکەوێت بۆیە گرانبوونی ئەم نرخانە کاریگەری خراپی لەسەر ژیانی هاوڵاتیان کردووە داوای نەکرد ئەو شتانی کە پەیوەنددارە بە حکوومەتی هەرێمەوە ئەوان بتوانن لەو نرخا دابەزیم بکەن بۆ نمونە غاز خۆ لە هەرێمی کوردستان بەرهەمێنرێ بۆچی نرخەکەی زیادی کردووە
یان بۆ نمونە کە نرخی دۆلار گران بۆ دینار دابەزیوە جۆرە لە جۆرەکان حکوومەت کاراسانی بکات بۆ ئەو موادانەی کە موادی غەزاین یاخود ئارد و پەیوەندی بە قوتی ژیانی هاوڵاتیانەوە هەیە تا بتوانێت هەتا قەیرانی دارایی تێپەڕێت خەڵک بە ئاسایی دەستی بە نان و بە قوتێکی ژیانێکی ئاسایی بۆ خۆی بکات. پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخۆی گەورتان سپێرم خواتان لەگەڵ.